ئەزانن لە ناو خۆپێشاندەران خەڵکی سووریای تێدا بووە، خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانی تێدا بووە و هەندێک کەسیش ئاراستە کراون. و من لێرەوە دەمەوێت ئەوە بڵێم، بە هیچ شێوەیەک تند و تیژی لە بەرژەوەندی هیچ لە یەکدا نییە. چ لایەنە دەسەڵاتدارەکان چ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان هەمویان بۆن بە ئامانجی ئەم تند و تیژیە، هەمویان بارەکانیان پەلامار درا و سووتێنرا، کەواتە قەدەری ئێمە یەکە. کاتی ئەوە هاتووە ئێمە بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم تەحەدیاتە ببینەوە بەیەکەوە. کاتی ئەوە هاتووە ڕاستیەکان تێبگەین و لەسەر بنەمای بەیەکەوە ژیان و هاوکاریکردن و خزمەتی گەل و نیشتیمان بەیەکەوە کار بکەین. دژایەتیکردنی یەکتر دادی ئێمە نادات. تەنیا کەسێک کە سوودمەند دەبێنە حەزانی ئەم ئەزمونەن. داوا لە هەموو لایەک دەکەم تۆزێ بە خۆیان دابچنەوە و بیر لەوە بکەنەوە کە هەرێمی کوردستان پێویستی بە هەموو تاکێکی کوردستان هەیە، بە هەموو پێکاتەکانەوە.